مانگرتنی گشتی و سەردانی گڵکۆی گیانبەخت کردووان لە ڕۆژی 25 خەرماناندا. تەنیا 4 ڕۆژ ماوە بۆ ڕۆژی مێژووی 25 خەرمانان. شەممەی هەفتەی داهاتوو ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و سەرەتایە و شۆڕشەیە کە بە دروشمی ژن ژیان ئازادی کۆمەڵگای ئێرانی خستە سەر ڕێگەی ڕزگاری لە دەست ڕژیمی ئیسلامی و بەدەستهێنانی ئازادی و ژیانێکی باشتر. ئەم بزوتنەوەی کە لە شاری سەقز لە کوردستان دەستی پێکرد لە ماوەیەکی زۆر کووردا زیاتر لە 150 شاری ئێرانی گرتەوە. ئەم بزوتنەوەی تەنانەت سنوورەکانی ئێرانی تێپەڕاند و تەواوی جیهانی خستە ژێر کاریگەری خۆی و ناوی مەحسا ئەمینی زۆر زوو بوو بە ئاشناترین ناوی خەڵکی جیهان. ڕاپەڕینی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی درێژماوەترین ڕاپەڕینی شۆڕشگێڕانەی چواردەی ڕابردوو دژ بە کۆماری ئیسلامی بوو. ئەم بزوتنەوەیە لە 1 ساڵدا هەموو ڕەواڵەتی ئێرانی گۆڕی و گۆڕانکاریەکی بنەڕەتی لە بواری فەرهەنگی، کۆمەڵایەتی و سیاسی ئەم کۆمەلگایەدا پێکهێنا. حیجابی ئیجباری کە سمبولی ئیدۆلۆژیکی ڕژیمی ئیسلامی بوو، توور هەڵدرا و گەشتی بەدناوی ئێرشادی ئیسلامی لە ئاسپوێری و خۆڕاگری ژنانی ئێراندا بە چۆک داهات. نەریتی پیاو سالاری کە پێشینەی چەند سەد ساڵەی لە کۆمەلگادا هەیە لە بەرامبەر بزوتنەوەی شۆڕشگێڕانەی لاوان و ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبدا تا ڕادەیەکی زۆر پاشەکشەی پێکرا و جێگە و پێگەی ژنان لە کۆمەلگادا لە هەموو ئاستەکاندا بەرز بووە. ڕاپەڕینی شۆڕشگێڕانەی ژینا حیجابی زۆرەملێ و ئەم هێمای ئیدۆلۆژی حکوومەتی ئیسلامی و ئامرازی سەرکوت و سوکاتی پێکردن بە ژنانی بە تەواوەتی بردەژێر پرسیار و یەکێک لە کۆڵەکەکانی دەوڵەتی ئاینی تێکشکاند. بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژنا پرسی نێونەتەوەیشی کردوتە بابەتێکی سراسەری و هەستی هاوسۆزی و هاوخەباتی نەتەوەیی تا ئاستێکی بەرچاو بەرز کردەوە. ئێستای تر خەبات لە پێناو مافی یەکسان بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی ئێران بابەتێکی جێکەوتوو قبول کراوە. پێکهاتنی یەکگرتووی نەتەوەیی و بایەختان بە مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەستەم لێکراوەکان و هیوا بە شکڵگرتنی پێکهاتە یەکسانی خوازەکان و دروستکردنی یەکێتیەکی دڵخوازانەی هەموو دانیشتوانی وڵات دەتوانرێت وەک دەستکەوتێکی گرنگی ڕاپەڕینی شۆڕشگێڕانەی ژینا هەژمار بکرێت. ئەم شۆڕشە هێزەکانی پارێزەری نظامی ئیسلامی تووشی پرش و بڵاوی کردووە و دوودڵی لە ناو ڕیزەکانی ئەو هێزەدا دروست کردووە و کەلێن و ناکۆکی قوڵ و ئاشکرای خستۆتە ناو لایەنگران و داکۆکیکارانی کۆماری ئیسلامی. ئێستای تر تەنیا کەمینەیەکی ڕێکخراو و بناژۆخواز و تا سەر ئێسقان کۆنەپەرست و پشبەست و بەهێزی چەک لایەنگری ئەم نظامن. ئێستا زۆر یەک لە هێزەکانی ناوخۆی ڕژیم باز لە ڕووخانی ڕژیم بە دەستی خودی بەرپرسانی ڕژیم و لە بەریەک هەڵوەشانەوە و تەقینەوەی تووڕەیی خەڵک و شۆڕش دەکەن و لەم بابەتەوە زۆر نیگەرانن. هەروەها ناوەندی سەرەکی دەسەڵاتیش بە خەیاڵی خاوی خۆی پێی وایە کە دەتوانێت بە زەبری چەک و بە یارمەتی کەمینەیەکی هار و دڕەندە و بێبەزەیی بەبێ وەڵامدانەوە بەلانی کەمی ویست و داخوازیەکانی خەڵک و گرنگیدان بە داواکاریە ئازادی خوازانە و کۆمەڵایەتی و فەرهەنگەکانی جەماوەر بەردەوامبوونی ئەم دەسەڵاتە مەسەوەگە بکات. بە پشبەستن بەم دەستکەوتانەیە کە ئاسۆیەکی نوێ بەڕووی خەباتی ئازادی خوازانە و مافخوازانەی خەڵکی کوردستانیشدا دەکرێتەوە. ئەم دەستکەوتانە بەرهەمی خەبات و فیداکاری ئەولا و ژن و پیاوە شەریفانەیە کە مەرگی سەربەرزانەیان بە گیان کڕی و ئامادە نەبوون لە ئاست دەسەڵاتی کۆنەپەرستدا چۆک دابدەن و وەک ئەستێرەیەکی پڕشنگدار لە ئاسمانی تاریکی شەودا دەدرەوشانەوە و ڕێگای سەرکەوتنیان ڕووناک کردەوە. لەم ڕۆژانەدا خەڵکی کوردستان ئامادەکاری دەکەن بۆ بەرز ڕاگررتنی ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی ژینا و نوێکردنەوەی پەیمان لەگەڵ گیانبەختکردوانی ئەو ڕاپەڕینە شۆڕشگێڕانەیە. ڕۆژی شەممە 25 خەرمانان کوردستان وەک ئاکتێکی سیاسی لێبڕاوانە لە وڵامی بانگەوازی حیزب و لایەنە سیاسیەکاندا یەک پارچە دادەخرێت.
خەڵک لە ئارامستانی ئایچی لە شاری سەقز و ئارامستانی هەموو شارەکانی دیکەی کوردستان کۆ دەبنەوە و ڕێز لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا دەگرن. لەو ڕۆژەدا خەڵکی کوردستان بنەماڵەی گیانبەختکردوان بە تەنیا ناهێڵنەوە و بە بەڕێوەبردنی ڕێوڕسمی شکۆدار و جەماوەری لەسەر گڵکۆی گیانبەختکردوان بە شێوەیەکی شایستە یادی ئەو ئازیزانە بەرز ڕادەگرن، وەفاداری خۆیان بە ڕێبازی ئەو ئازیزانە دووپات دەکەنەوە و هاوسۆزی بێدەریغی خۆیان لەگەڵ بنەماڵە سەربەرزەکانیان نیشان دەدەن.